بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی دەرەوە یاریگا دێمە لای ئێوەی بەڕێز ئازیزانم لە بەرنامەیەم جاری دەرەوە یاریگا کۆمەڵێک پرسی ناوخۆی تایبەت دەوروژێنین هەروەها بەپی دەرفەتیش باسێک دەکەین لە یەکەم شکستی مانچستەر سیتی هەروەها یەکەم شکستی بەرشەلۆنەش کە مانچستەر سیتی یەکەم شکستی لە پرێمەر لیگ نۆش کردو هەروەها بەرشەلۆنەش یەکەم شکستی بەسەراو کە شکستەکەشیەوە بوو لە دێربی کەتەلۆنیا بوو بۆ قسەکردن لەسەر تەوەرەکانی ئەم بەرنامەیە میوانداری هاوڕێی بەڕێزم دارا جەلال کردو داوەری پلەیجی کوردستان و عێراق دارا گیان جارێکتر سواسی ئامادەبوون یەکەم لە بەرنامەکەمدا زۆر سپاس بۆ ئێوەش ئایزانم سەرەتاش بەداخەوە کە سەرەتا دەمەوێت بە ناوی ستافی وەرزشی کەناڵی ئاسمانی پەیامەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەم وەرزشکارانی کوردستان هەروەها سلێمانی بە تایبەتی و خانەوادەی کاکە حەمەی عەبۆل بکەین کە لە کۆتایەکانی ئەم هەفتەیەدا بەهۆی نەخۆشیەوە کاکە حەمە لە تەمەنی 68 ساڵیدا کۆچی دوایی کرد دارا من حەزەکەم تۆ خۆدۆک و داوەرێک کە هەمان پیشەی کاکە حەمە تۆش هەڵبژاردووە با من ئەو پرسم ئایا وەرزشی کاکە حەمەدیەوە لە کاری داوەریە هیچ شتێکتان لە کاکە حەمە وەرگرت بوو یاخود کاکە حەمە چ ڕۆڵێکی بوو بۆ داوەران و لە نێو وەرزشکارانە چی بوو؟ بەڵێ پێشەکەی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک محەممەدجان بەداخەوە من پێش ئەوی باسی قسەکان بکەم ئەتوانم بڵم ئەگەر لە جێ ئەوەیە بم بە ناوی سەرجەم نابژیانانی سلێمانیەوە لێ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی بەڕێزی کاکە حەمە ئەکەین هیوادارین دووە کۆسپیان بێ ئەسەفێکی گەورەیە کاکە حەمە بۆ شاری سلێمانی بۆ هەموو چین و توێژەکان بەڵام بە تابر بۆ چینی وەرزشکاران لە ناوێدا ناوبژیوانان ئەگەر ئێمە باسی وشەی ناوبژیوان وشوی کاکە حەمەکەین ئەتوانین بڵین باسی وشەی ناوبژیوان داوە بکەین کاکە حەمەمانێتە بەسەر چونکە سمبولی ناوبژیوانان بوو لەبەر ئەوە لەگەڵ ئەوەشە کاکە حەمە کەسایەتێکی ڕووخۆشی ناو وەرزشکاران و خۆشەویستی ناو وەرزشکاران بوو هەموو کاتێ بە وتەکانی وەرزشکارە زانین زەوقێکیە بە وەرزشکاران جێوێکی خۆشیە بە وەرزشکاران سیمایشی جوانی وەرزشی پیشان نابوو لە ناو شەقامی وەرزشە لە ناو بازار و کوچە و کۆڵانەکانی شاری سلێمانی ئەتوان بڵم کاکە حەمە تەنها لە ناو بژوانان نەڕۆی تەنها لە ناو وەرزشکارانە نەڕۆی بەڵکو لە تەواوی شاری سلێمانی ڕۆی چونکە ڕوێشی جوانی هەبوو بە ناو شاری سلێمانی و سمبولی شاری سلێمانیدا من کاکە حەمەد چەند جارێک لەگەڵمانە دەرچووە هەمووکو مشتی یاریەکان چونکە ئەو تەمەنێکی گەورەتری هەبوو ئێمە لەوەیان نەبووین کە بڵێن ناوبژیرمان لەگەڵا کردوێ بەڵام لە چەند یاریەکی بۆ نێ ئەمە ناوبژانیشمان لەگەڵا کردووە بەڵام لە چەند یاریێکە وەکو سەرپرشتیاری یاریەکان لەم ئاخریا کە ڕۆڵی بینیوە ئەتوان بڵم لە هەموو شوێنەکە کاکە حەمە کە ئەوەستا یاخود دائەنیش خۆی بۆ خۆی واجهەیەکی جوانی وەرزش بوو واجهەیەکی ناوبژوانان بوو کە زووبەی هەموو چین و توێژەکان شەرمیان لێ کرد لە حاڵەتەکانە لە هەمان کادا ئەگەر ئێمە یەک دوو شتی کاکە حەمە کە باسی کردووە لەگەڵمانە باسی کردووە کە ئەو لە تەمەنی مایدی 1950 بوو بەڵام لە ساڵی 1968 بۆ 69 چەند جار پێوتن کە ئێمە ئەو کاتەوت لە یاریگای معمەلی جگەرەکە بۆ ئەو کاتە ناوبژوانی کردواتە لە 68 و 1970ەوە کاکە حەمە ناوبژوانی کردووە یعنی من لە ئاستیەوەیانی کە بتوانم باسی چۆن ژیان نامی کاکە حەمەکە بەڵام هەوەکو تشتێکم خستە سەر پاشان لە ساڵ 1986 کە زۆرجا هەویەکەی پیشان ناوتێتی هادارەوە هەویەکەمە کە لە ساڵی 1986 بووم بە ناوبژوانی پلێشی عێراق کامە ئەتوانم بڵم خزمەتی گەورەیە ڕقەمێکی گەورەیە بۆ ناوبژوان سەرمایەکی گەورەیە بۆ کاکە حەمە دوا قسەشمەوە هیوادارم خوا لە گوناهەکانی خۆش بێت و دڵنەوەیی کەس و کار و هاوڕێی باش یەک دیاریتر ئەگەر بپرسم لێودارە ینی دوورتان نزیک پێ دوایە بۆچی لە وڵاتی ئێمە خزمەتی کەسە گرنگەکانی کۆمەڵگە ناکرێ ینی تێ و نەتەوێ کاتێک کە تۆ پیشەیەک هەڵەبژێری کە تۆ اختصاسی تیاوەرەگری کە تۆبی بە کەسێکی گرنگ لەم پیشەیە لە وڵاتی ئێمە ڕێزی لێ ناگیرێ بۆچی بە بەڕای تۆ بۆچی ئەم ئیشانە تا چەند ڕۆڵێبێ لەسەرەوەی کە لە داهاتووشە بۆ نمونێ ساگەر خۆشت بکەین بە داوەریانی بتێن بمانێ و نەمانێ تۆ ڕێچکەیەکە گرتوۆتە بەر کەتەوێ بگەی بە ئاستێکی گەورە ناتەوێت لە ئاستی ئێستا تا بمێنیتەوە بەس بۆ لە وڵاتی ئێمە ڕێز لە پیشەکان ناگیرێ یعنی ئەوە تەنها کاکە تەنها توانم بڵم چیلی وەرزشکاران وانە هەموو چینی توێژەکانی کۆمەڵگەوە ینی کابرا بۆ منە پێشمەرگەیە چەند ساڵێکە خزمەتی کردوێ ئێستا قەدری ناگیرێ بۆ خزمەتێکە کردوێتی هونەرمەندێکە لە بوارەکەی خۆیان چەند ساڵێک خزمەتی کردووە بەڵام لەم ئاخری تەمەنەیە کە ناتوانێت خزمەتکە وەلانراوە
ناوە ینی پەراوێز خراوە هیچ خزمەتی ناکە یاخود بەسەر ناکرێتەوە ینی کاکە حەمەد بە هەمان شێوە وەرزشکارێ بوو چەند ساڵێکە خزمەتی کرد وەکو ڕاهێنەر وەکو یاریزان وەکو ناو بژوان بەڵام سەیەکی لە ئاخرا چۆڵی بۆ شێوازە چۆڵی پێیان ناچوونەوە ینی بەسەر نائەکرا ینی بەهەنایەوە نائچون لە کۆمەڵەش ینی ئەتوان بڵم چەند جارێ لە نەخۆشیەکەی سانی ئەتوان بڵم چەند جار مەگە چەند کەسێکی وەرزشی بە شخصی هاوکارییان کردبێت لە هەنێ ڕۆ بەڵام ئەگە بە معنەویش نەبوو بێ هاوکاری ئەویان کردبێت کە چبێتە لای سەردانیان کردبێ بەڵام وەکوتر بۆ ئەو خزمەتە گەورەی کە کاکە حەمە کردواتوان بڵام خەمسار بوون لێ هەم حکوومەت هەم دەستگا بەرپرسەکان هەم وەرزشکارانی دەتوان بڵم تا حەدێ وەکو پێویست بەسەریان نەکردی و هاوکاری نەبوون. دەستی خۆش بێ ئێمەش بە هیوانەوەی خی گەورە لە گوناخانی کاکە حەمە خۆش بێ ئازانم هەر لەم هەفتەیەدا ناوبژیوانێکی کورت لە یاری فوتساڵ توانی بگاتە ئاستی بژاردەی ئاسیا کە هیچ بەڕێز مامۆستا و کار سالار بوو کە گەیشت بە بژاردەی ئاسیا و کۆمەڵە یاریگرنگی لەسەر جەماستەکان بەڕێوە بردووە. سەرەتا دەچمە لای لە دوانێکی مامۆستاوکار و دواتریش باسی زیاتری لەسەر دەکەین. سەبارەت بە سیمیناری ساڵانێکی تۆپی ئاسیایەکی تۆپی ئاسیا ساڵانە سیمینار ڕێکەخا بۆ نابژوانەکان بۆ ئەوی تاقیکردنەوەی لێهاتووی جەستەیی و تیۆری نابژوانەکە تاقیکردنەوە دواتر ئەو زانیارانی کە هەیە لە سەر یاساکانی تۆپی پێ ئەیگەن بە نابژوانەکان و ئاسی نابژوانەکان سریانەکەم بزانین ئایا تا چەندێ معلوماتیان یان زانیاریان لەسەر یاساکانی تۆپی هەیە لەخوا بەزاویە ئێمە توانیمان لەسەر ئاستی 41 نابژوان بووین چلێک نابژوان بن من وەکو بەندە سێم بووم لە اختیبارەکە لەسەر عربەکانش یەکەم بووم لەخوا بەزاویە تر ئەم ساڵ قەرارە 4 خول هەبێت لە دەوری ئاسیا خولی ئەبتاڵی ئاسیا خولی ئەندیەکانی ئاسیا خولی ئافرەتان کچان هەروە خولی خوار 18 ساڵەوە 4 ساڵە خولی دەوری ئینگلیزی یەکەم لەخوا بەزاویە سێ یاری کۆتایی دەوری ئینگلیزیم کردو یەکی دەوری ئینگلیزی یان ناشنال لیگ هەروەها دەوری زانکۆکانی بریتانیا هەروەها دەوری کاسی بریتانیا هەستێ حەمدولیلا سێ بوتوڵایی کە بەناوبانگە لە بریتانیا یاری کۆتاییم بردەوە هەروە خوابکەمە بکەمە سەر تۆماری ژیاننامەی خۆم و وڵاتەکەشمان 2013 من سپاسی لێرە میسپاسی کەناڵەکەتانکەم کە بەڕێستان یەکێک بوون لەوانەی کە 2013 چواردە ئیتیحادی ئاسیایی هات بۆ بینینی نابژوانی من و توانای من لەخوا بەزاویە یەکێک بوون لەو کەناڵانەی کە یاریەکانی منتان گواستەوە سپاسانەکەم لەو یاریە من دەستنیشانکران بۆ نخبەی ئاسیا کە بژاردەی ئاسیان کە ئێمە 42 نابژوانی لە هەموو ئاسیا وڵای خۆک و نابژوانی دەوڵەتی جیهانین بەڵام تێنێت ئێمە ڕاستیە کە ئێمە بەس دەورین ئاسیوێ بین بۆ مۆزوعی فیفا بەڕاستیەوە کێتە سەر ئیتیحادی عێراقی لە خولی ئاسیا بەڕاستی ئەو هێزە نییە ئەو بەقوەتە نیە چونکە ئیتیحاداتی تر بەقوەتن وەکو ئیمارات و ئیتیحادەکانی تر ئەمە حقیقەتێکە بە هەمومان دانی پێبین. دالاجان ئەمەوە پرسم ئایا تا ناوژیوانانی ئێمەی کورت ینی دەرفەتمانەیە بگەین بە ئاستی خۆمەنەسە بۆ نمونەیەمە لەسەر ئەگەر لەسەر ئاستی فوتساڵ باسی مامۆستاوکار بکەین ئەو تا ڕادەیە گەیشتووە بە ئاستێک بەڵام ئێوەی داوەران لەسەر ئاستی بۆ نمونە یاریگاکان ڕەنگە بربەستەکان گەورەتر بێ ڕەنگە ئاستەنگەکان زیاتر بێ هیچ دەرفەتێکی واتانەیە کە ئێوەش بە هەمان تموحی گەورەی خۆتان بگەن بە تایبەتی کە ئێستەیەوە لەسەر ئاستی عراق یاریە گرنگەکانیش بەڕێوە دەبن کە ئەمەش ڕێگە خۆشکەرە بۆی کە ئامانجی گەورەتر بنیاد بنێت. بەڵێ پیرۆزبایی لە برای بەڕێزم و مامۆستای خۆم مامۆستاوەکارەکەم کە گەیشتووە بەو ئاستە هیوادارم ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشتر بڕۆ بەرەو سەکەوتر بە چونکە شایانی زۆر لەوە گرنگترە هەم بەتوانە هەم بە مستەوە لە هەموو ڕێکەوە بۆ پرسیارەکەی جەنابیشێ ئێمە نابژوانانی کورد بە عام ئەگەر باسیکەن چەندین نابژوانمان هەیە کە گەشتون بوون بە نابژوانی نێودەوڵەتی ئایا تر کاڵین کوردیانی هەر پێنج پارێزگاکەی کوردستان ئەگرێتەوە ئێستا بۆ نمونە لەم 15 ڕۆژی پێشودا لە جامی کەندا و کە لە وڵاتی کوێکرا ئێمە نابژوانمان هەبوو لە شاری کەرکووک ئەمیرداوی کە نابژوانێکی کوردی شاری کەرکووکە لە خولی کوردستان شە نابژوانەکە وەکو نوێنەری نابژوانانی عێراق بەژا بوو لەو پاڵەوانێتێ ئاین لە یاخود لە یاریەکانی تەسفیاتی کاسی عالەمە بۆ ئاسیا یاخود ئەبتاڵی ئاسیا یاخود چەند نابژوانی کەمان هەیە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو نابژوانانی سلێمانی کاک محەمەوەی باسی مەبەستمە وەکو نابژوانی سلێمانی چەندین نابژوانی باشمان هەبوو ینی ئەتوان بڵێم لەو کاتەوە لە دوای بەڕەحمەت بێ مامۆستا سەلاح حەمەدکەریم کە کۆچی دوایی کردووە لەو کاتێک کە ئەو نابژوانی نێودەوڵەتی بوو تا ئێستا لە شاری سلێمانیە
هیچ یاخود لە هەولێریشە هیچ نابژوانێکمان نەبوو بە نابژوانێکی نێودەوڵەتی یعنی ئەمە چەندی نابژوانمان هەبوو پێشتر لە خولی عێراقا نابژانەتیان کردووە لە یاریە جەماهیریەکانە نێوان زەورا و چۆ ئەمانە یاریە جەماهیریەکان بەهێزەکانی خوڵی عێراق تەحشیمیان کردووە بەڵام نەگەێشون بۆی کە بن بە نابژوانێکی نێودەوڵەتی ئەو دەرفەتیان بۆ نەڕەخساوە لە ئێستش بە هەمان شێوان یعنی ئێستا نەک بۆ نابژوانی نێودەوڵەتی یعنی ئێمە ئێستا بۆ خولی عێراقش تەنها دوو بۆ سێ نابژوانمانەیە کە لە خولی عێراقا نابژوانیەکەن لە هەمان کاتێک ئێمە خاوەنی چل بۆ 50 نابژوانی لە شاری سلێمانیدا یعنی دەرفەتیان بۆ نادێت چەندی نابژوانمان هەیە ئێستا نابژوان هەیە بۆ منە تازەوا بۆ بە پلەیەکە یاخۆ لە پلە دووشە ئەتوان بڵم مستەوای لەو نابژوانانەی خولی عێراق زۆر بەشتێک کە لە یاریەکانی خولی عێراق بڕێون بەڵام ئەو دەرفەتی بۆ ناڕەخسێ چا بۆی هیوادارم هەر لە بەرپرسانیە بۆ منە لە یەکێتی تۆ لە لیژنەی ئۆلۆمپی کوردستان یەکی تۆپی سلێمانی لێژەی نابژوانان زیاتر بایەق بە نابژوان بن زیاتر پێشان خە بۆی بگەن بۆ نابژوانانی کە لە عێراقا ڕۆژ بە ڕۆژ پێشەکەون ئەگەنە خولی ئاسیا ئەگەنە سەبەبەکان چین کە داوەر ناگا سەبەبەکان چییە کاک محەممەد هەموو شتێ ئەساسێکیە چۆن یانەیەک یاریزان پێگەێنێ لە بیداد و لە قۆناغی تازە پێگەشتوان لاوان ئەنج ئاگا بۆ متەقەدیمین مەدرسەیان بۆ گرێتە چۆن ئەکادیمیا کراتان ئێستا چەندین ئەکادیمیامان هەیە بۆ منە لە سلێمانی فڵانیانە فڵان تیپ ئەمانە ئەکادیمان یاریزان پێگەن پێویستە مەفروزیشە بۆ ئەگە ئیمکانیت هەبێ بۆ منە یەکێتی تۆپی سلێمانی لێژنەی نابژوانان کۆمەڵی نابژوان پێ بگەین لە بیدایەتوانێت بۆ نمونانی ئێستا نەک تۆ نابژوانی بێنی بۆ منە تەمەنێکی گەورەیە لە فریقێتی بە ملەکان و هێنی خولێکی بۆ کەیتوانی و پێش یەخەسەیەکی ئەم نابژوان تەمەنێکی گەورەیە ئەو ئاسی ڕۆشنبیریی وەک پێویست نییە بە حکمی چی ڕێژەی خوێنی بۆ شێوازنی ئەمە هیچ خزمەتی لەو نابژانە ناکەی بەڵام کە تۆ خولێکی نابژوانیەکەیتوانێ ئەبێ کۆمەڵێ سیستەم و بەرنامە هەبێ بۆ منە کتابێکەکەم بۆ پەیماگای وەرزشی سلێمانی کتابێکەکەم بۆ کۆلێژی پەیوەندی وەرزشی زانکۆی سلێمانی خولێکی نابژوانیەکەم و چ نابژوانێ بەشدابێ بە چی خوێنکارێ بەشدابێ ئەم خوێنکاری کە هاو خۆی ئاسی ڕۆشنبیری باشە لەبەرچی لەبەرەوەی خۆی خوێنکاری ماحەدە یا خۆی خوێنکاری زانکۆیە پاشان لە ڕووی اختیباری لە هاتووی جەستەی ئەومانەوە ئەم پێرفێکدا بۆچی ئەم خوێنکاری کە وەرگیراوە تامان هەموو اختیبارێکراوە بۆیە وەرگیراوە تەمەنیشی مناسیبە چونکە تەمەنی مناسیب نەبێت لەوێ وەرناگیرێ ئەگەر لە اختیبارەکانش سەرکەوتوو نەبێت لێ وەرناگیرێ تو ئیسپادە لەم نابژوان لەم خوێنکاراکەی بیکەی بە نابژیان بۆچی وەکوتم بە هەموو مەرحەلەکانە پێرفێکتە لە اختیباراتە لە لیاقەی بەدەنیە لە لێهاتووی جەستەیە لە ئاسی ڕۆشنبیرۆ تۆ ئیش لەسەر ئەواکەی پاشان ئەم کەسە خۆی ئیشی ئەبێ بەوە سبێن کە تاوایەکە ئەبێ بە مامۆستای وەرزش کە بوو بە چۆنی لە اختصاسەکەی ئەمێنێت و هەر نابژوانەکەش ینی نابێ بەدوو ئیشەکانی جیاواز نەبووە زیاتر بایەق بەخۆیە بەڵام تۆ چی لە غەیری ماحەد و لە خەیلی زانکۆکانە چەند کەسێکی دەرەوە بێنی تەنها وەکو لەگەڵ ڕێزما وەکو میهنەیە وەکو کەساب وەکو میهنەیە نایەن ناوژوانەکە وەکو حەز و زەوقە نایەن وەکو چی وەکو ئیشە یەسێکە بووی لە بەرامبەر ئەو ئیشەیەکێکە بڕێ کەم پارەی مادی دەستکەوێت چا ئەمە بۆ ئێستاکەوتو نابێ ئەگە بۆ حەزەوە سێکە چا بۆ ئەگە نابژوان بۆ مادە یاخود وەکو میهنە سەیری نەکرد وەکو حەزێک و زەوقە سەیری نەکرد سەرکەوتو نابێ ئەوەش ئەنجامەکەی بینی ئمە نابژوانێکوانەیە کە بڵێن تمۆحی ئەوە هەبێ بە نابژوانی نێودەوڵەتی یاخوا ئەگەر لە خولی عێراقش ئازوبەی یاریەکان یعنی من ئێستا من خۆکو یاریدەدەری لای من لە خولی عێراقا بەژارە بن نابژوانێکی ناوەڕاستمان نێکان محەممەد بڵێ ئەم نابژوانە لە شاری سلێمانی نابژوانی یاری بەڕێوە ئەژمێ چەندی نابژوانمان یەکێ لەوانە بە نمونە ئێمە بۆ منە ئومێدمانێت کە نابژوانەکە ئەتوان ئارسی زۆر باشە لە خولی کوردستان چەندی یاری بەهێزی بەڕێ برووە بەڵام سەیەکی ئەو دەرفەتی بۆ ناڕستن کە زوو ببێ بە نابژوانێکی پلەیەکی عێراق و بە هەمان کەشەوە بەرژا بێ لە یاریەکانی خولی عێراقا بۆ ئیتەمسیلی شاری سلێمانیکە وەکو شارەکانی تر تا ئێستا لە دوای بۆفاتی مامۆستا سەلاحەوە دەرفەتەکانی ینی تمۆحەکانی نابژیانان بەداخەوە لەژێر سەقفێکا وەستاوە ناتوانن گەورەتر بێت بەتاچی ینی ئێمە تمۆحی ناوژان چی ینی تۆ مەخسەم ئەوەی کە بگەیت لە ئاسی وڵاتەکەی خۆتابی بە نابژوانێکی ئەو پلێ بۆ منێمە گەشتین بۆ مەرحەلەیە لە یاریەکانە بەڕێوە تمۆحی تو داوەچی بە نابژانی نێودەوڵەتی کە 4 ساڵ 5 ساڵ کە ئیش بۆ نەکرا پشتی نەگرا لە کوردستان بێ لە خول لە شتێ بێ تۆش بە هەمان شێوە ستا دەبێت لەبەرچی حەزەکانە مەحدودە بێ حەزەکەی تۆ هەرەوەیە ینی لە چوارچێوی خولی یاریەکانی خولی عێراقا ئەخولێتەوە تهدیدە بەڵام کە تۆ تمۆح هەبوو بی بە نابژوانێکی نێودەوڵەتی ینی ئەوانەی کە بوون بە نێودەوڵەتی من پرسم چی شتێکیان لە ئێمە و لە فڵان و لەوانەی باسی خۆم ناکەم ئەوانەی پێشتر چی شتێکیان لەوان باشترە چی شتێکیان لەوان
لەوانەوە مستەوایان زیاترە، ئاسی ڕۆشنبیریان زیاترە، شەهادەیان زیاتر نا لە هەموو شتێ لەوانە بڵم ئەگەر لەوان باش نەبی وەکو ئەوان، بەڵام ئەوەیە تەناچی ئەو داعم پشتگیری کە بۆ ئەوان کراوە بۆ چەند نابژوان لە شاری کە کراوە وەکو یوسف سعید ئەمیرداوی کە لە چەند ساڵی ڕابردوودا کە جێ دەستخۆشیە بۆ ئیتیحادی تۆپی پێی کەرکووک و بۆ لەژنەی ناوژان کە لە چەند لە 4-5 ساڵ دوو ناوژانیان کورد بە نێودەوڵەتی، بەڵام ئەی شارەکانی وەکو دوهۆک و کەرک و هەولێر و سلێمانیوانە بۆچی یعنی خەمساردن ئەوە هۆکارەکە بۆیە داواکەم لێرەوە لە لێژنەی ئۆلۆمپیک کوردستان یەکی تۆپی کوردستان یەکێتی تۆپی شارەکان کە بە هەماهەنگی لەگەڵ تۆپی عێراق لێژنەی ناوژوانانی عێراق بتوانن چەند ناوژوانێکی ئێمەش بتوانن پێشی خەن سەریان خەیانی ئەوە بە شتێکی قورس نەگری یانی ناوژان هەیە لە خولی عێراق خولیارەکانی عێراق بەرەوە خەڵکی بەغای مادی 96 خولی نوخبی عێراق بەرەوە بەڵام کە ئەتوان بڵێم تەمەنی یاریزانێکی شەباب یاخو متەقدمیشان نییە، بەڵام کەسێکی لای خۆمان ناوژوانەکان ماڵێتی 82 30 ساڵ 33 ساڵ تازەیە ئیش لەسەر ئەو ناوژانەکە چا بۆ ئەوە هیچ ئیسپادەیەکی نابێت کە تۆ ئەساسێک و مەدرسەیەدا نێ کۆمەڵی ناوبژوان پێ نەگەێنی هەر نەتیجەکەی بۆ شێوە بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە ئەو شتانی کە تۆ باسی لێوە کرد باسانی پێی بگەین ئایزانم دەمەوێت باسێکیش لە خولی پلێکی کوردستان بکەم بەڵام لێرەدا تۆزێک دەچینە سەر باسە جیهانیەکان و دواتریش دەگەڕێمەوە سەر دەستپێکی خولی پلەیەکی یانەکانی کوردستان کە لەم هەفتەیەدا یارەکانی دەستی پێکرد ئەوەی کە دەمەوێت لەم بەرنمەیەدا لە بابەتە جیهانەکانە قسەی لەسەر بکەم تۆمارکردنی یەکەم شکستی مانچستەر سیتی بوو لە پرێمەر لیگ هەروە ڕوبەڕووبوونەوەی یەکەم شکست بەرامبەر بارسلۆنا لە دوای شکستی لە سوپەر ئیسپانیا و ئەگەر دەرفەتیش بێ باسێکیش لەسەر گرێبەزنەکانی یانی ڕیال مەدرید دەکەین. سەرەتا لە شکستی مانچستەر سیتی و دەست پێ دەکەم لە یاری لیڤەرپوڵ با من بە بابەتێکی خۆی دەست پێ بکەم بەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵین وتت هێندە لیڤەرپوڵ گەورە مەکەن بەڵام سەرکەوتنەکە خۆی سەرکەوتنێکی گەورە بوو. با من سەرەتا ئەوە بپرسم ئایا بۆچی ئەم سەرکەوتنەی لیڤەرپوڵ بەسەر مانچستەر سیتیا گەورە نەکرێت لە کاتێکا سیتی ئەو ڕیکۆردە مێژوویەی تۆمار کرد؟ بەڵێ کام محەممەد ئێمە کە ئەو یا دۆڕانەی ینی ماسەسی بەیانی لیڤەرپوڵ یعنی تۆ ناکرێت تۆ لە هەمە لەم ئەو هەموو بدنەوە سەرکەوتنە گەورانی ینی ماسەستی بچووکەیتەوە بۆ تەنها بدنەوەیش ینی لیڤەرپوڵ ئەمە بۆ ینی لیڤەرپوڵ و بۆ کلۆپ شتێکی تازە نییە هەمیشە ینی لیڤەرپوڵ و ناسیمانە لە بەرامبەر خۆی یانێکی گەورەیە بەڵام لەگەڵ یانە گەورەکانە بە گەورەی مامەڵی کردووە بە گەورەی تەعاملی کردووە وەکو گەورە دەرکەوتووە یعنی ئەگە ببینی لە ساڵانی پێشووتە نەک بە کڵۆ بۆ بە ڕافای بینتزەوە بەچەوە کە پێشتر ڕاهێنەی لیڤەرپوڵ بوون هەمیشە لەگەڵ یانە بەهێزەکانە باش یاری کردووە نەتیجەی باش بوو یانی ساڵی پار پێدار بگرە ینی لیڤەرپوڵ لەگەڵ چلسیاڵی لەگەڵ ماسەستیا لەگەڵ ماسای یونایتددا بە عام بە شێوازێکی بە شکلێکی عام سێریکەی بە بەهێز یاری کردەوە بەڵام کە سەیرمان کردووە لیڤەرپوڵ نەیتوانیوە بێتە پاڵەوانی خول نێتوانێت بێتە پاڵەوانی خاڵ لەم ساڵانی خۆی یا خولیانە پاڵاوەکانی یاخۆ گەشتن بە خولیانە پاڵاوەکانی ئەوروپا چا بۆیە مەبەستی من ئەوە ئەتوان بڵم یاریی چاوەڕوان کراوە بۆچی هەمیشە لیڤەرپوڵ لەگەڵ بێزەکانە باش یاری کردووە بە گەورەی مامەڵەی لەگەڵا کردو بۆ ئێستا کەوتینەوە ئەمەش بۆ ینی ماسەرسی یانی شتێکی ئەتوان بڵم نەک بڵێ چاوەڕوان نەکراوە بۆ چونکە نەفەسی دەخول زۆر درێژە یانی تۆ ناتوانانی هەموو یاریەکان ببێتوانێت تووشی سکز نەبی تووشی یەکسانبوون نەبی ئەمە شتێکی واریدە ینی ماسەستی بۆ منە بە 14-15 خاڵ لە پێش ینی چەلسی دووەم وەیە بە چەند خاڵ لە پێش لیڤەرپوڵەوە بەڵام ئەتوان بڵم لە هەمان کاتشا لەو کاتێشە کە ڕوبەڕووی ینی لیڤەرپوڵە بێتەوە لە ناو یاریکە لیڤەرپوڵە لە یاری یەکەمدا 4-5 گۆڵ براوە بووە لە یاری دووەمیشدا تووسی ئەو شکستە بێ بە ئەنجامی 4-3 شتێکی چاوەڕوان کراوە تاسی لەسەر ینی سەرکەوتنەکانی ئەتوان بڵم ینی ماسەستی ناکە بەڵام ئەتوان بڵم بۆ خۆی بۆ کڵۆب و بۆ لیڤەرپوڵ ئەوە ئەتوان بڵم دەستکەوتێک کە تۆ بتوانی یەکەمیانەبی سەرکەوتنەکانی ماسەستی ڕابگری جوانیکی ئەو یاریە هەندێرانی لیڤەرپوڵ لەوەیە بوون لە کاتێکی سەختە ئەمان ئەم سەرکەوتنیان بەسەر مانچستەر سیتیە ینی باز لەوە دەکەن کە ئێمە سەرڕای لە دەستدانی کۆتینۆ بۆ بەرشەلۆنە سەر ڕابواردۆخە دژواری تێکەوتوین بەڵام لەو مانچستەر سیتی عەزیمەمان بردەوە باشە بۆ لیڤەرپوڵ ناتوانێت ینی باسی خاڵی جوانە کرد لیڤەرپوڵ دایم بەرامبەر بەهێزەکان بەهێزە بۆچی ناتوانێت بگات بە ئامانجەکەی خۆی کە بەسیترین شت ینی وەرزی ڕابردوو گەڕاوەتەوە چامپیۆنز لیگ تا ڕادێک ئەمە دەستکەوتێک بۆی بەڵام بۆچی ناتوانێت بگەڕێتەوە بۆ بردنەوەی سەکۆی نازناوەکان لە کاتێکدا لیڤەرپوڵ هێندە گەورەیە بمانەوە نەمانەوە لە دەستدانی کۆتینۆ بۆ لیڤەرپوڵ قورس بوو بەڵام بە دوای ئەم سەرکەوتنی مانچستەر سیتی و پێشتریش سەرکەوتنی ئێڤەرتۆن لە یاری دێربی مێرسایدا کە خۆی لە خۆی ئەمەش بۆ لیڤەرپوڵ گرنگیە بوو. کا محەممەد لە دەستدانی کۆتینۆ
تۆ زەرەری ناز ناوی لە دەستدەی هەین تۆ کۆتینۆ چەند یاریزانێکی بە ئەزمون لە دەزایی ئەوتوان بڵم هەنگاوی دوورەکەیتۆ لە بەدەستێنانی خولی ئینگلیزی لە بەدەستێنانی خولیانە پاڵانکانی ئەوروپای بەڵام ئەوە دڵخۆشکرد نییە بۆ ینی بڵێ ئێمە کۆتینیۆمان لێ ڕۆیوە بەڵام توانیمانە لەیانی ماسەستی بێت و باشە تۆ لە ماسەستی و بردەوانێ ئایا ئەبێتە پاڵاوانی خۆل ئایا ئەبیتە ئەوەی کە لە خولیانە پاڵانکانی ئەوروپا نەتیجە بێ بەڵام ماسەستی چوا گۆڵی لێکراوە بەڵام هەر ماسەستی مڕەشەحە لەبەرچی ماسەستی یاریزانی بە ئەزمموی هێناوەتە نادوانی مەستەفی لایەنەکەیە کردووە پارەیەکی خەیاڵی سەرف کردووە ڕاهێنەری هێناوە ینی ئەو ڕاهێنەرەکەوەی لە اختیاری یاریزانە زۆر سەرکەوتوو بووە بە هەماشەوە ئەو ئاستی کەم ساڵ پێشکەش کردووە چاوەڕێکە بێت پاڕەوانی خولی ئینگلیزی بێڕکابن لە هەمان کاتیشە لەگەڵ ئیش لەسەر خولیانە پاڵەوەکانی ئەوروپاکە کە تا ئێستا لە قۆناغی 16 ئەرکیشی ئاسانە ئەتوان بڵێنێکە لەوانەیە کە لە قۆناغی هەشتایە تا لەبەرەوە نەفەسی ماسەرسی زۆر لە ینی لیڤەرپوڵ گەوترا لیڤەرپوڵیش ئەمە تەنها بەس ئەوەیە تاکە نەتیجەی لیڤەرپوڵی کە یەکێ بێت لەو خۆڵانی چوارەکەی پێشەوەی ریزمەندی پلیمەر لیگ بۆی سەگی بۆ خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا خەونی لیڤەرپوڵ لە ئێستا ئەوە نییە بێ بە پاڵەوانی خۆل بێ بە پاڵانی خولیانە پاڵاگەی ئەوروپا لەبەرچی یاریزانەکانی لەو ئاسیانی کە بتوانن نەفەسی درێژ بێ ڕوبەڕووی چڵسی و ماجستەر سیتی و ماسە یونایتد بێتەوە بە هەماشەوە ئەگەر لە خولیانە پاڵاوەکانی ئەوروپا گە لیڤەرپوڵ بەرامە هەیەکە لە بەرشەلۆنە و ڕیال مەدرید و پاریس سەن ژێرمان و بەهماشەوە ماستەرسیش ڕوبەڕوو بێتوانێت ئەتوان بڵم لە ئاسیەوەیان نییە کە ئێمە بتوانین بڵین ئەی باتەوە نەک بڵێ ئاسییانەکە زەعیفە بەڵکو ئاسی فەردی یاریزانەکان بە مقارنە لە چاو یاریزانانی ینی پاریس سەن ژێرمان و بەرشەلۆنە ئەوان ینی تۆ سێویانە گەورانی وەکو پاریس سەن ژێرمان ئەو هەموو مەسرەفاکە بۆ منە نیماری هێنێ بەو پارەیە فیمپابی هێنێ بەو پارەیە پاشان بەرشەلۆنە سێکی ڕۆژ بە ڕۆژ هەر ئەتوانین بڵێن هەر هەفتە و یاریزان ئەناسێنێ بە ڕاگەیانەکان ئەمە بۆ چییە بۆ ئەوەی ئەو شکستی کە ساڵی ڕابردووی بەدەستێنەوە لەم ساڵدا خۆی بگرێتەوە بەڵام ماستە لیڤەرپوڵ چۆن خەمساردە هەر ئێوەیە وەکو هاوشێوی یانەکانی وەکو ئەرسیناڵ و کە کۆمەڵە یانە ئەو ستایلیان گرتووە یەکێ بن لەو یانانەی کە لە چوار پێنجەکەی خولی ئینگلیزی بن و تاها ئینا باوەڕ ناکەم بۆ شێوازە نەک کڵۆب چەندین ڕاهێنەری بە ئەزمووتر لە کڵۆبتر بێنێ ئەگەر یاریزانی ئاوا بۆ منە کۆتینۆ لە دەست بێت و نەچی یاریزانی باشتر بێنی هیچ ئەتوان بڵم دەست بەتاڵە بێتوانێت تەنها ئەتوانین بڵێ ئاسێکی باشی پێشکرد لیڤەرپوڵ لەم یاریدا لە فڵانیانی بەهێزی بردەوە یاری لیڤەرپوڵ چێژبەخشە ئەتوانین بۆ شێوازە وەست بکەین بەڵام ناتوانین بڵێ ینی لیڤەرپوڵ ئەبێتە پاڵەوانی خۆل زۆر باشە ئەگەر بچمە سەر بەرشەلۆنە دوای شکستی یاری سوپەری ئیسپانی پێشبینیەوە کرا بۆ بەرشەلۆنە کە تۆزێک بارودۆخەکە سەخت بێ بۆی بە تایبەتی دوای لە دەستدانی نیمار بەڵام دواتر بەرشەلۆنە وردە بە هەمان پێگاتەوە جڵی وەرگرتۆ لە بڕی بمانەوە نەمانەوە عوسمان دێمبڵی نەیتوانیوە ئەو ئیزافەی بۆ بەرشەلۆنە هەبێت جگە لە پاولینۆ کە ئیزافەیەکی زۆر باش بووە بۆ بەرشەلۆنە یانی دواتریش لەم گواستنزستانەیە دارێکە لە ئیریمینا و کۆتینوێنەوە بەڵام منەمەوێ باسیەوە بکەم یاری جامی شای ئیسپانیایە پێکاتەیەکی بەرشەلۆنە یاری کردووە یعنی بمانەوە نەمانەوێت کە مێسی لە ناوە بوو لە بەرشەلۆنەیە یعنی بەرشەلۆنە ئەم یاریە لە لووتکەی گرنگجیە بووی کاتێککە میسی لە پێگاتی سەرەکییا بێ بەڵام بە پێگاتەیەک یاری کرد ڤالڤێردی هەمووان سەریان سوورمایانی ئەو شێواز یاریکردنی بەرشەلۆنە نابینرا ئەو تەنسیقەی کە لە بینی ئالبا و یعنی یەدەکردنی ئالبا و کۆمەڵە گۆڕانکاری کە لە پێگاتەکەیە کردبووی بۆ بەرشەلۆنە بۆ ڤالڤێردی بەم پێگاتەوە یاری کرد لە کاتێکدا کە خودی میسی لە یاریگادا بوونی هەبوو کاوێ ئەم یارێ گرنگجیە بوو دوای 2009 یەکەم شکستیان لە دەربی کەتەلۆنیا تۆمار کرد ئەم شکستە شکستێکی سادەیە بۆ بەرشەلۆنە لە ڕووی ئەنجامەوە بۆ قەرەبووکردنەوەی ئەنجام و سەرکەوتن بەڵام لە کۆتاییە بەرشەلۆنەش تووشی شکستداد لە مۆردەدایی تر یانەیەک نەما کە بەبێ شکست بێ لە سەراسی ئەوروپا جگەلەوەی کە بەرشەلۆنە هەر پێشتریش ڕوبەڕووی شکستداد بۆ لە سوپەرە بەڵێ بە بۆچوونی مکا محەممەد ئەم شکستە یانی بەرشەلۆنە بەرامبەر ئیسپانیۆل زەرور بوو بۆ بەرشەلۆنە زەرور بوو بۆچی بۆ ئەنا کە تۆ ماڵاوی لە جامێکی بۆ ئەنا کە تۆ بڵێ لە یاریەکە سێ خاڵە دەست بێ بۆچی شکست بۆی چی ئەمە ینی ڤالڤێریە چەند یاریێکا بینیمان لە کاسا لە هەنێ یاری دەوریە کۆمەڵی مجازەفەیەکە کۆمەڵی یاریزانی سەرەکی احتیاط دەکرد کۆمەڵی یاریزانی یەدەک
بە ئەساسی یاریان نەکرد بەڵام تا ڕادێک بۆی ئەچووە سەر لە هەنێ یاریە یعنی لە یاری سەرتافی گویا بۆی چووە سەر یەک بە یەک هاتە دەرەوە لە یاری دۆمە توانی سەرکەوتوو بێ لە یاری گەڕانە پاشان لە هەنێ یانی خولە ئەتوانم بڵم کە ئەم یازانەیە دەگانی یاری کرد تا ڕادێک توانێتی بۆ منە ئەگەڵ نەژ تووشی شکستیش نەبووە بەڵام خاڵێکی بەدەست هێناوە بەڵام ئەمە ئەتوانین بڵێم وەکو مجازەفەیەک کردوێتی لە یاریەکانی پێشەوە بۆشی چووە سەر بەڵام لەم یاری ئیسپانیۆلا بۆی نەچووە سەر بوو بە دەرفەتێکیش بۆچی ئەتوان بڵم بوو بە دەرزێکیش بۆچی بووی لە خولی شاو یاخۆ لە خولیانە پاڵانکانی ئەوروپا بۆ شێوازە مجازەفە نەکات تۆ چۆنڵی پێکاتە گۆری لە یاریزانە دوو یاریزان بەڵام پێکاتە لە 6 یاریزانی سەرەکییان ناگۆڕێ چا بۆیە ئەتوان بڵم ئەم یاریە بەرامبەر ئیسپانیۆل کە کردی ئەتوان بڵم هۆکاری سەرەکی لەوەیە چییە ڕاستە لارێکەدا میسی پەناتی لە دەستداوە ئاسیشان باش بوو لە خوڵەکانی کۆتای گۆڵی ئەتوان بڵم ڤارڤێری ئەتوان بڵم لێ بەرپرسە لەبەرچی لەوەی پێکاتەیەکی سەرف جیاواسە لە یاری قۆناغی پێشووە تۆ لە یاری کاسی پێشوە بەرامبەر یانی سەرتافی بۆ ئاستێکی باشی پێشتر کردووە توانی چوا گۆڵکەی یانی چەندین فرسەتی کەش لە دەستداوە بەڵامی بە پێچوانە لە قۆناغێکی تری ئەم پاڵەوانێتیە بەرامبەر یانی ئیسپانیۆل بە کۆمەڵی یازانی یەدە کە لە کات دەگەیانی ئیسپانیۆل ڕاستە یانێک ئاسی وەکو پێویستنە لە خولی ئیسپانیا بەڵام تۆ ئەم یاریانە کە یانەیەکی کەتەلۆنیە لە یاری دەربیشە هەموو یانە بچووکان بەرامبەر یانە گەورەکان ئەجەنجێن ینی بەڵگەشت بۆ کە تو ینی جیرۆناوان بێنی یانی کەتەلۆنی بوو بەرامبەر ریالمەدرید توانێت شکست بە ریالمەدرید بێنێ لە هەمان کات ئەتلتیکۆ مەدرید بەرامبەر بەرسەلۆنە هەموو کاتێ لە هەموو ڕوبەڕووبوونەوەکانە بەرسەلۆنە تووشی ئاستەنجی بووەتەوانێت چا بۆیە لەم یاریشە نە ئەبووە بەو شێوازە بەو پێکاتە یاریکرا چونکە تا ڕادێک ئەتوان بڵم تەعاملکردنەوەی ڕاستە بۆ بەرسەلۆنە چاوەڕوان کرا و ڕێمەتادا چونکە بە بەراو لە یاریەکانی پێشودا بەڵام لەگەڵ ئەوشا زەمان نییە بڵێت تۆ لە یاریگای خۆمە بەرامبەر چونکە یانی ئیسپانیا وەکوتم یانەیەکە بەرامبەر بەرسەلۆنە هەموو کاتێ باش یاریەکە بە هەموو کاتێ نەتایجی تا ڕادێک باش بووە ئەتوان بڵم لە ساڵانی پێشودا بەرسەلۆنە ئەتوان بڵم مێژوویەکی زێڕینی لەگەڵ ینی ئیسپانیۆ نوێ ساڵێ لە ساڵەکانی پێشودا بوو بە دقیقی نازانم چە بوو بەرسەلۆنە بەرامبەر ئیسپانیۆ کە تعادل بوو نازانی خولی ئیسپانی لەدەستدا چا بۆیە لە هەمان کاتە لەم یاریژدا نەبوو بەو شێوازە بەڵام ئەم شکستەی بەرسەلۆنە بوو بە دەرسێک بۆ ڤالڤێری بوو بە دەستێک بۆ ئەو یاریزانانی کە ئەگەر ئەو بوخرابوونیشیان کە لە یاریەکانە بەدیوانی هیچیان تووشی شکست نەبووە لە هیچ خولەکە تا ڕادێک بوخرابوونیشیان پێوە دیارە یاریزانەکان خەمسادێکیان پێوە دیارە یاخۆ بەڵام بەم دۆڕانە بوو بە دەستێک بۆ ڤالڤێری بۆ بەرسەلۆنە کە ئەو یاریزانانی کە شایانی پێکاتی سەرەکی بەرسەلۆنە بوون لە یاریەکی خولان نەتوانێت یاریان پێکە لە یاریەکی حەساسە نەتوانێت یاریان پێکە دارە منە ئەوە بپرسم لەسەر بەرسەلۆنە ینی من ئەوەی کە بینی بێتم بە درێژایی ئەم ساڵیاری بەرسەلۆنە بە پەنجەی دەستە و یاریانی بەرسەلۆنە ئەژمێرێ کە لە خولێکی 65 و هەفتاوە ئەنجامی یەکلا نەکرد بێتەوە ینی بەرسەلۆنە هەموو یاریەک سەرەتا یەکلای کردوتەوەنە ئیلا چەند یاریەک نەبێت کە بە پەنجەی دەستە بژێرێ بەڵام دەبینی پێگاتەی سەرەکی بەرسەلۆنە بەردەوامە لە یاریکردن لە نمونە یاری هەبووە بەرسەلۆنە 5 گۆڵی کردو میسی تا دوا خولەک یاری کردووە یاریە بۆی ئایبامان شەوە سوارێز یاری کردووە پاولینۆ یاری کردووە دەبینین ئەوە باجەکەی دیمبڵی دیسانۆ تووشی پێکانەوە کۆتینۆ هەر بە پێکراوی هاتووە ئەوە لە حاڵی ئێستاشا پاولینۆ تووشی پێکان هاتووە ئەبێ پشکنیەکی دواتری بۆ بکرێت لەبەروی مەترسیەوەی لەسەر پێگەی گۆڵەڵێ کە بۆ 2 مانگ دوورەکەوێتەوە ینی کۆتینۆش نییە لە ئەبتاڵە یاری پێ بکەیت بۆ بەرسەلۆنە بۆ شێواز یاریکردنی بەرسەلۆنە بۆ بەم شێوانی من بەڕاستی مەجێگەی پرسیارە لای من لە کاتێکدا ئەم تیپە لە سێ جەبهەوە جەنگێ نەک بەتەنیا بۆ خولی ئیسپانی یاریکا کە تا ڕادێکلا بۆەوە بۆی بەڵێ آخر بۆ ئەم ساڵ ئاسی بەرسەلۆنە پێویستیاتی بەرسەلۆنەیەکە جار لە خولۆ دەست پێکە لەبەرچی وەزی پێشوو خولی لە دەستدا و بەرامبەر چی یانی ڕیالمەدرید ئیشی سەرەکی ڤالڤێری ئەم ساڵ لەسەر خولی ناخۆی ئیسپانیە بۆیە گلەی لەوە ئەگری کە بۆچی ڤالڤێری بۆ پێکاتە سەرەکیەوە لە هەموو یاریەکانە یاری کردووە گلەی لێ ناگرێت بەچی ئەوەش نەتایجەکەیەتی بە 9 خاڵە پێش دووەمەوە بە 19 خاڵە پێش ڕکابەرێکی سەرەکیەکە ینی ڕیالمەدریدە واتە چۆن ئەڵێ ئەو پێکاتە سەرەکی ئەوەش نەتیجەکەی ئەوە بەرهەمەکەی لێ وەرگرتووە کە تا ڕادێک ئەتوان بڵێن خولی ئیسپانی ناڵم یەکلایی بۆتەوە بەڵام تا ڕادێک ڕوو لە بەرسەلۆنێ لەبەرچی ئەو فەرق و جیاوازیی زۆر هەیە ینی ئەمە ئەتوان بڵێ ئەمە وەڵامێکە بۆی کە بۆچی ڤالڤێری بە پێکاتی سەرجوو لە سەرجەم یاریەکانە بەڵام لەگەڵەوەیشە پاشە ئەم چەند ماوەی کە خولیان پاڵەکانی ئەوروپا ئەتوان بڵم وەستا و تا ئەو کاتی کە دیاری کراوە لە 14 دوا دەست پێکات تا ئەم کاتێش تۆ هیچ خولێکی لە بەدەستان نەبوو
نەبووە بۆ یان بەسەرێکی یاری پێکرد بڵێ ئەم هەفتێ من خولیانە پاڵاوەکانم هەیە بەڵام فەرقەیە کەش و هەوای خولی یانە پاڵاوەکانی ئەوروپا لەگەڵ کەش و هەوای خولی ناوخۆیە لە یەک کاتا بن یعنی باشەوە ئەگەر لە ئەبتاڵە یاری هەبێ بۆ نمونە بەرامبەر چڵسی یاریەکە باوەڕ ناکەم هەمووی سەرجەم یاریزانەکان لە یاریێکی کاستا لە یاریێکی ناوخۆیە یاری پێکە بۆ پشویا بە چەند یاریزانێک بعد وەکو بینیمە لە سەرجەم یاریەکانی پێشودا پشویا بە چەند هەفتەیە بە پشویا بە بەرمیسی بە لە کاسی ئیسپانیا پشویا بە ئینێستا بە سوارێت لەم یاریانەی پێشودا بۆچی بۆ ئەوەی بتوانێت هەدەفەکەی خۆی پێکە لە خولدا بۆ لە خولی ناوخۆیە بۆ ئاسی کە پێشەشی کردو هەر بەردەوام بێ و هیچ خاڵی لەدەست نەدا لە یاریەکانە لە هەمان کاتیشا پێکاتیەکی باش دروستکە بۆیی فرقەیە بن مرشح بن بۆ خولیانە پاڵاوەکانی ئەوروپا یعنی ئەو ئاستە باشی بە شۆنە یاری وای کردووە لە خولی ناوخۆیە ئێستای چێ بێت لە ڕکابەرەکان کە هەموو فرقەیەک بەرشەوە و پایستان جێمان و فڵاندانن لە مرشحەکانی خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا لە هەمان کاتیشا بەرشەوە وەکو هاوشێو یانەکانی تر بە پێکان و ئەناڵێنێ یعنی ئەو بۆندە گرانبایی عوسمان دیمبڵی ناوە ئەگە عوسمان دیمبڵی پێکانی نەبووە لە بیدایەت و یاری کردە کار ئاسانێک لەسەر میسیش و سوارێزە بوو بە هەمان شێوەتە لەم هەفتەی پێشودا پاولین هۆش بەهۆی ئەوەی کە بە هەموو کاتێ بە ئەساسی یاری کردو تووشی پێکان هاو لە یاریەکاندا پاشان کۆتینۆ بەڵام لەم کاتانێ ئەگەر کۆتینۆ بگەڕێتەوانێ پاشان پاولین هۆ بگەڕێتوانێت بەڵام زەختێکی لەسەر میستی و فڵان یاریزانەکانی تر نامێنێ زۆر باشە بە دێڕێکیش ئەگەر قسێک لەسەر ڕیاڵ مەدرید و گرێبەزنەکردنی و ئەنجامە خراپەکانی بکەین ینی دوای سەرکەوتنیان لە یاری شەوی ڕابردووان بەرامبەر یانەی لیگانیز لە جامی شای ئیسپانیا ینی ئەوەی زیدان لە لەدوانەکە باسی کرد ئەڵێ گرنگ ئەنجام بوو بۆمان نەک ئاست یعنی ئەوەی ڕیاڵ مەدرید بەردەوام باسیەکرد دایم ئەوی ئێمە بە ئاست و بە ئەنجام براون بەڵام زروفی ڕیاڵ مەدرید دوای لاتوە کە زیدان خۆی باسی لەوە کردوتی گرنگ ئەنجامەکە بوو کە بردمانەوانێ نەک ئاستمان لە بەروی بەوازەحی ئاستی ڕیاڵ مەدرید ئەمساڵ ئێجگار خراپە بە بۆ چوونی تۆ چی لە ڕیاڵ مەدریددا دەگوزەرێ ئایا ینی بەڕاستی تێربوونە بە تایبەتی کە ڕیاڵ مەدرید و دەستکەوتانی لە 3 ساڵی ڕابردووە نای دەستکەوتێکی مێژووی بوو بە تایبەتی یەکێک لەو دەستکەوتانە بردنەوەی دووجاری لەسەرێکی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بە بۆچوونی من کار محەممەد یانی ڕیاڵ مەدرید زیدانش ئەگەر لەم ساڵدا لەم وەرزەدا هیچ نازانای بەدەست نێنن تا ڕادەیەک عیبە نییە شکست نییە بۆ ڕیاڵ مەدرید بەڵام بۆ شێوازی ئێستەژنە بۆچی لەبەر یانی ڕیاڵ مەدرید وەرزی پار وەکو ئاماژۆ پێدا 2 ساڵ لەسەری خولیان پاڵاوەکانی ئەوروپای بدووە باشنی یارزانەکانی جیهان لایانی ڕیاڵ مەدریددا بن خولی ناوخۆی ئیسپانیا بدووە کە چەند ساڵە مەحروم بێت بەڵام لەم ساڵە ئەگەر هیچ نازناوی نەبێت تا ڕادەیەک عیبە نییە و واری وەکو نازە بەڵام بەم شێوازی ئێستانە احتیاجیە تۆ نەبیتە پاڵەوانی خولی ئیسپانیا دووەمی خولی ئیسپانیابی بەڵام ئاسایی نییە بۆ یانێکی ڕیاڵ مەدرید 19 خاڵە دوای بەرشەلۆنەیابی لە کاتێک هەمان ئەو پێکاتی پێشتر بێت بەڵام لەگەڵەوەیشا ئەتوان بڵم چۆن زیدان و ڕئیسی نادی ساڵانی پێش و هۆکار بوون بۆ سەرکەوتنەکانی ڕیاڵ مەدرید لەم ساڵیشە هەر ئەوان هۆکارن بۆ شکستانی ڕیاڵ مەدرید لەبەرچی تۆ وەرزی پار ئاسی باش بووە ئەو پێکاتێکی باش هەبووە بەڵام کەسێکی کۆمەڵی یاریزان ئەفرۆشی لە هەمان کاتە هیچ یاریزانێکی بەدیل نانی بۆ فرقەکە ئەوەش نەتایجەکەیتی یەکی لەوێ زان تۆ مۆراتا و فرۆشتووە خیم زۆرێگزی فرۆشتووە بۆ نە پیپی و فرۆشتووە ئایا بەدیل ئەمانە چی یاریزانش هێناوە ڕیاڵ مەدرید یعنی ئێستا بین لە یاریەکانە یعنی لە خولیان پاڵەکانی ئەوروپا ئەم ساڵ ئاسی خراپ بوو ئەو بیریمان بە دوای مەجموعە سەرکەوت یعنی تۆ هەم 4 خاڵی لە ڕیاڵ مەدریدن لە خول و کاستی شانی بە هەمان شێوە ینی کاتێک تۆتنهام گەورەترین کێشەیەوەیە کە ئەزموونی چامپیۆنز لیگ ئەزموونی چامپیۆنز لیگ نییە هەم ڕاهێنەرەکەشی پۆزێتینەوە هەم یاریزانەکانیشی بەڵام سێکە لە کۆمەڵی ڕیاڵ مەدریددا بە یەکەمی مەجموعە سەرکەوت ڕیاڵ مەدرید بە دوای مەجموعە سەرکەوت تووشی ئەو قەیرانە بوو کە ڕوبەڕووی یانی پاریسان ژێرمان بێتەوە یعنی ئەگەر ڕیاڵ مەدرید بەم شێوازەوە کوتم بەم شێوازە بۆ پێکاتی یاریکە ئەتوان بڵم نەتایجی لەوە باشتر نابێت لە خولدا بەڵام کاک محەممەدمان لەبیر نەچێت جە و کەش و هەوای خولێک تا خوڵێکە جیاوازیە ئەتوان بڵێن ئەو ڕیاڵ مەدریدەی کە لە خولی ئیسپانیا بە 19 خاڵە دوای بەرچەونەیە چاوەڕێی لێکێ بە ئاسانی پاریسان ژێرمان تێپەڕێت نەک لە بەس زەعیفی پاریسان ژێرمان بەڵکو چی لە بەس سەلیقەیی و یاریزانی بە ئەزمون یانی ڕیاڵ مەدرید و چۆن تەعاملکردن لەگەڵ بەهێزەکانە لە یاخو لە چۆن تەعاملکردن لە خولیانە پاڵاوەکانی ئەوروپا بەڵام لە خولدا واریدا ئەگەر نەبێتە پاڵەوانی خولی ئیسپانی
ئاساییشە بۆیانی ڕێامەدی بەڵام بۆ شێوازی ئێستانە کە 19 خەڵە دوابی ئەوە شکستی ڕێامەدی بڵێ ینی یاری بە یاری ئاسی خراپە ینی بینی مەلای سەرتافیگۆیە بەرامبەر بوو یانی سەرتافیگۆ پەرانتەیشی فەوتان ئاسی خراپبوو وتمان یاری قوستە لە یاریگاتیپی خەسمە بەڵام لە یاریگە خۆی دە بەرامبەر نێو ڤیاریال ڕاست ئاسی پێشش بەڵام تۆ نتوانانی تۆپی بکەیتە شەبەکەی تیپی یانی ڤیاریالەوە بە 90 دقیقە ئەمە خۆی بۆ خۆی جێی پرسیار و شکستە بۆیانی ڕابردووشیان بەرامبەر لیگانیز بە گۆڵێک لە جامی شایە سەرکەوتنی بەڵێ ڕاستەکە بەڵام لەگەڵ هەچن یازانەکانی تووشی یازانەکانی زۆربەی یەدەکەکە بوون بەڵام لەگەڵام ئەمە چۆڵی وەڵامان نایەت و بۆیانی ڕیامەدی ئەمە وەڵامی نایە بۆ زیدان چونکە ئەمە قوبول نییە بۆیانی ڕیامەدید لەوازیە بۆ ئەتلەتیک و مەدید ڤالەنسیا ئەمانە ئاسایی بێ بەڵام بۆیانێکی شانی و کوڕیامەدین جێ قوبول نێک تۆ 19 خەڵە دوای ڕکابەرەکە تۆ بیت بەڵام لەگەڵەوەش ئەمەش ناڕێ ئەمە کۆتایی دنیا و ڕیامەدی ئەم ساڵ بە هەموو قەیرانەکە تێپەڕەبێ لەواسی ئەو یانی ڕیامەدیدا لە خول لە ئاوایە لە خولیانە پاڵانەکانی ئەوروپا نەتایجەکەی باش بێت نەش بێتە پاڵانی خولەکە ئەتوان بڵێن پێ ئەچێ پایستان جێمان دەکە بەڵام لەگەڵەوەشان بەسۆگەریشنی زۆر باشە ئازانم لە ناوەڕاستی ئەم هەفتەیەدا کاروانی یەکێک لە سەرمایە وەرزشەکانی کوردستان بەڕێکەوت کە ئەویش دەستپێکردنەوەی خولی پلەیەکی یانەکانی کوردستان بوو کە ئەم خولا ئەتوانین بڵێن خولی پلەیەکی کوردستان تا ڕادێکی زۆر سەرتاسەریترە لەسەر ئاسێرەمی کوردستانە وەک لە خولی ناوی کوردستان بۆ ئەوەی یانەی قەزا و شار و شارۆچەکانیش بەشداری تێدا دەکەن دارا سەرەتا من دەمێت بەوە بپرسم دەستپێکردنەوەی خولێک واتای چیە گەێنێ لە وەرزشی و ناوچەی بە تایبەتی ئەمە کە لە وەرزی ڕابردوو بەداخەوە خولی پلەیشانەکانی کوردستان ئەنجام نەدرا بەڵێ من ئەمە لێرەوە کاک محەممەدەوە لەمە ئەتوان بڵم لەم بارەنە هەموار و قەیرانەی کە باری سیاسی باری دارایی قەیرانە بەسەر کوردستان هاتووە ئەبین لەم کاتۆیەکی تۆپی کوردستان بڕیار لە کردنەوەی خولەکانەکە ئەمە جێ دەستخۆشی بۆ سەرۆکی تۆپی کوردستان و سەرجەم ئاندامانی بە جێگری تۆپی کوردستان کە لەم کاتەدا لەم بارەنە هەمواردا تۆ دەزەکەی بە چۆڵی شعاری و بەرزەکەیت و کاڵی کاروانی خولی یانەکانی کوردستان بەڕێوەچێت لە خولی لاوان لە خولی پلەیەکەکان لە خولی نایە ئێستا بینی خولی لاوان دەستی پێکرد و لە مەرحەلی یەکەم لە تەواوبووندایە خولی پێیەکانیش هەفتە یەکەم کۆتایی دەستی پێکرد و کۆتایی هەو خولیان نایبی کوردستانی ئەتوان لە چەند هەفتەی داهاتوودا دەست پێکە ئەتوان بڵم کردنەوەی ئەم خولا ئەمە ئەتوان شتێکی زۆر باشە بۆ وەرزشکاران و بۆ خەڵکی کوردستانیش بەعام لەبەرچی لە زاخۆ تا خانەخین کاک محەممەد یاریزانان ڕاهێنەران هاندەران یاخود ناوبژوانان سەرپەرشتیاران ئەتوان بڵم سوورمەن ئەبن لە یاریەکان هەم یاریزان وەکو یاریکردن هەم ناوبژان وەکو ئەهی کە هێتی بە هەمان شێوە هاندەرانی لەم بارودۆخەیە بینی یاریێکی لاوانە بینی لە یاریگای سلێماندا یاریگا قەپارووە بۆچی لەبەری هیچ شتێکمان نییە نەخولی نوقڕی عێراقمان هەیە کە هیچ جانێکمان نییە یاخود هیچ یاخۆ شتێکی وهانیە تۆی پێکە لە یاریەکە لە هاندەران تەرجیح بگرێن بۆ یاریگاکەن بەڵام بینی لەم کاتەدا کە خوڵێکی وا بەڕێواچی ئەمە ئەتوان بڵم جێ دەستخۆشیە جێ شتێکی زۆر باشە لەم کاتەدا بۆ سەرجەم یاریزانەکان و ڕاهێنەران و یاریزانەکانی کە ئەم کاروانی خولی کوردستان بەڕێوە ئەچێت زۆر سپاس بەڵێ لە گرنگترین ئەنجامەکانی هەفتەی یەکەمیش کە بەدەزاتن یانەی هەڵەبجا لە یاریگای خۆی ڕوبەڕووی شکست هاتەوە هەروەها یانەی پێشمەرگەی سلێمانیش توانی لە یەکەم یاریدا سەرکەوتن تۆمار بکات. دوای 2 ساڵ چاوەڕوانی سەرنجام شەمەندە فەرەکەی خولی پلەیەکی کوردستان کەوتە ڕێو یاریەکانی دەستی پێکرد لە کێبڕکەکانی کۆمەڵی دووەم و لە شاری سلێمانی و لە یاریگای خۆی یعنی پێشمەرگەی سلێمانی میوانداری یانەی سەید سادق و هاندەرە زۆرەکەی کرد هەرچەندە دەبووە یاریەکە کاتژمێر 3 بەڕێوە بچێت بەڵام بەهۆی خراپی شوێنی هاندەران لە نزیک یاریزانانی یەدەکی هەردوویانە و ناو بژیوانان بۆ ماوەی 25 خولەک یاریەکە دواخرا ئەوەش ناڕەزایی یاریزانانی یانەی سەید سادق و هاندەرەکانی لێکەوتەوە لەگەڵ فیکەی ناو بژیوانی یاریەکە هەردوویانە بەترسەوە یاریان دەکرد و هێریشی ناو بەناویان دەکردە سەر گۆڵی یەکتری بە تایبەتی یاریزانانی میوان بەڵام هەردوویانە سەرکەوتوو نەبوون و ئەو گێمەش بەبێ گۆڵ کۆتایی هات گێمی دووەم کە بە گێمی ڕاهێنەران ناسراوە گێمیانەی پێشمەرگە بوو کاتێک ئەرسەلان جەلال سەرکەوتوو بوو بەهۆی پلانەکانیەوە توانیشیان 2 گۆڵ لە خولەکەکانی 67 و 71دا
لە ڕێگەی یاریزانان حەمید ڕەحیم و دیار عەلیەوە تۆمار بکەن. ینی ئەوەی مەبەستمە کاک محەممەد کە لەسەر بۆ خوڵی کوردستان کە بیڵێم بۆی بە هەمومان هاوکار بین بۆ سەرخستنی خوڵی کوردستان. هەمومان کاڵین هەمومان مەبەستمان لە چییە؟ لە هاندەرانە لە یاریگاکانە، لە ڕاهێنەرانە لە یاریەکانە کە ئەگەر ناوبژوان هەڵەیەکە بە هەموو شکستەکە لە ئەسۆی بڕیارەکەی ناوبژوانە بێت و ناڕزایی بەڕووی ناوبژوان دەرنەبرێ بێ بە تەرجیعەکە یاریزانەکانیش ڕەت فعلیان هەبێ یاخود تەرجیع یاخود هاندەران ڕەت فعلیان هەبێ پاشان ناوبژوانەکانیش بە هەمیان چۆڵی بەو پەڕی متمانی و بۆ پەڕی لێهاتووی و سەلیقەوە لە یاریەکانە یاریەکان بەڕێوەبەرچی لەبەتی ئەو زروفە دارایی سەرجەم نادیەکانیش پێی ئەناڵێن یاریزان یانەکەیە چەندی مەسەفی کردووە یاریزان ئێستا یانەمان هەیە بۆ وەکویانی هەولێر مەعسکە تەدی بکە لە وڵاتی تورکیا بۆ خولیان نایبەکانی کوردستان بەڵام کە تۆ بینی سێگەی لە یاریەکانە بە خەمسالی ناوبژوانێک سێخاڵێ لە دەست بدا ئەمە خۆی بۆ خۆی جێ بەپرسیارە چا بۆ وەکوتم ئەبێ بێمە بە هەمومان هاوکابین بۆی سەرکەوتن و بەرزاکردنی خولی کوردستان هەم خولی نایە بێ خولی پلەکەکان یا خۆی پلی لاوان ئەمەش بەچیە کرێبەتەنها بە یەکی تۆپی کوردستان ناکرێبەتەنها بەڵکو چیە بێ بە هەمومان هاوکابین بە ڕاهێنەران بە یاریزانان یاخود بە ناوبژوانەکان و بە هاندەرانیش کە بگەینە ئاسی ئەو ڕۆشنبیری کە لە یاریەکاندا ئەبینین یانی کە تۆ سێ یاریەکانی خولی دەرەوەکەی ئەبێ ئیسفادێکی بۆی ڕنگدانەوە بێ لە یاریەکانە هەم هاندەران ئاسی ڕۆشنبیری یانیانی بە ساڵ بە ساڵ تۆ جیاوازتر بێ بۆ میلە یاریەکاندا ناوبژوان هەڵەیەکەکە نابێ ڕەتفعلی هەبێ یاخود بە هەڵان و دەبە هەڵان بۆ ناو یاریکاکان ئەمە ڕوێکی ناشرینی یاریگاکان و خولی کوردستان پیشانەیە بۆیە وەکوتم دووبارەی و سێبارەیەکەم بە هەمومان هاوکابین بۆ بەرزاکردنی خولی نایبی کوردستان. بەڵێ زۆر سواسی ئامادەبوونی داراجەلال داوەری پلەیەکی کوردستان و عێراقەکەم کە لە بەرنامەم جاری دەرەوە یاریگا ئامادە بووی. زۆر سپاس بۆ ئێوە. ئایزانم بەرنامەم جاری دەرەوە یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.